لا ئێوەگەڕێکی جوولەکەکان هەیە؟ نەوەڵا لە یەمەنیە. وەکەزانین لە زۆرێک لە شارەکانی کوردستان گەڕێکی جوولەکەکان هەبووە. یەکێک لەو شارانە زاخۆ بوو لە هەڵەبجا تا ئێستا گەڕێکی جوولەکەکان هەیە، لە سلێمانیە تا ئێستا گەڕێکی جوولەکەکان ماوە، لە هەندێک شاری دیکەش بەڵام ناوەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە. ئێمە بابەتێکمان لەسەر شوێن و یادگاری و ئەو شوێنانەی کە هی جوولەکەکانن لە زاخۆ ئامادە کردووە. لە زاخۆ سەرەتا تەنها لە گردێکی بچووک لە ناو ڕووباری خاپوور لەوێ ژیاون، موسڵمانەکان و جوولەکەکان بەیەکەوە لەوێ ژیاون، خانوویان دروست کردو بە تەنیەشتی یەکەوە و تەنها پەنجەرێک لە ناو خانووەکان هەبوو، ئەویش بۆ ئەوەی ئەگەر کێشەیەک ڕوویا لە ڕێگەی پەنجەرەکانەوە یەکتری ئاگادار بکەنەوە ئاگاداری کێشەکان بن. دواتر موسڵمانەکان کۆچیان کردو بۆ ناو گوندەکان و ئەو کاتە جوولەکەکان زیاتر پیاوەکانیان بە دارتاشی و ئاسنگەری و کشت و کاڵکردنەوە خەریک بوون. دواتر حکوومەتی عێراقی و سەردەمە بڕیارێکی دەرکردووە کە نابێت جوولەکەکان لە ناو عێراق بمێنەوە بە هیچ شەوەیەک، بۆیە پۆل کۆچیان کردو بۆ ئیسرائیل و تاوای لێ هاتووە هیچ جوولەکەیەک لە ناو زاخۆ و لە ناو کوردستان نەماوە، هەمویان کوردستانیان چۆڵ کردووە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەوەیە کە ئەبینرێت کە کۆڵانەکان و خانووەکانیان وەکو یادگاریەک لە دوای خۆیان ماوەتەوە. لا ئێوە گەڕێکی جوولەکەکان هەیە؟ نەوەڵا لە یەمەنیە، لە هەڵەبجە هەیە، شارەکانەیە لە سلێمانیە، هەتا ئێستا خانووەکانیان بەڵێ بەس چیرۆکی زۆری سەباسی ئەو کرد کە پیاوەکانیان بە دارتاشی و بە کەسابەتەوە زۆر بۆ کەسابەت بەناوبانگ بوون چاوان، ئەوەی کە لیانە گەڕێتەوە مەسەلەن چیرۆکی جیاوازیانەیە لە چۆن بڵێ سەرنج ڕاکێشانی خەڵک یان نەوعێتی ئەو کەسابەتە کە کردویانە چۆن قازانج. هەندێک جار لە دوکاندارەکانی تریایی نەتەوە و ئاینەکانی تر هەرزانتر شتەکەیان فرۆشتەوە، بە نمونای گێڕنەوە ئەڵێن ینی بۆ نمونە سندوقێت تەماتە سندوقەکان بەجێ تەماتەکان زۆر هەرزانتر لە خەڵک فرۆشتووە، خەڵک ڕووی تێکردوون، دوایی سندوقەکە یا جوێنەکان بە هەرزان فرۆشتوەتەوە بەجیا و تویانە ئێمە قازانجی ئەمەش لەوەی تر دەرەکەین، بۆیە جۆرێک لە فێڵیان بەکارێناوە، بۆیە لێزانن لە کار و کەسابەتی خۆیانە.